ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. لەگەڵ بارگە پێچانەوەی ئازیزێکم منیش بەشێک لە ڕوخسارم قەت دەکەم و دەبێتە لۆچ خەریکە دەگەمە و باوەڕەی لۆچەکانی نێوچەوانی مرۆڤ ڕەفەی یادگارین. ئازیزانم هاتینە وڵاتان لە بەرنمەیەکی تازەی مۆمی بەرهەتاو. لەم بەرنمەیەدا خاتونێکی ئازیز قەڵەمێکی جوان قەڵەمێکی بوێر میوانداری دەکەین. خاتو نەشمیل بەرزنجی بەخێراتی خاتو نەشمیل. خاتو نەشمیل بە پێی توانای خۆی دەرنەکەوتووە بەداخەوە. من لە نزیکەوە ئاگدارم تێکستەکانی تێکستی کورد قوڵ ڕوون یەکێکە لەو قەڵەمانەی کە بەڕاستی پێویست بوو زیاتی لەسەر بنووسێ زیاتی لەسەر بگوترێ توێژینەوەی لەسەر بکرێ. من لە بەو پرسیارە دەست پێ دەکەم خاتو نەشمیل، هەوڵی تۆ مادووبوونی تۆ توانای تۆ هی ئەوە بوو زیاتر دەرکەویت زیاتر شوێن بگری، ئەمە بۆچی دەگرێتەوە بۆ تەمبەڵی خۆت بۆ ناوەندی میدیا بۆ خەمساردی توێژەران؟ سپاس سەرەتا پیرۆزبایی بەرنامەکە لێتم قوربانی سپاس. سەبارەت بە پرسیارەکەش بەڕاستی هۆکاری زۆرە. وەکو ئاشکرای جەنابتانە من با بڵێن دایکم دایکاتیش ئەرکێکی زۆرە بەڕاستی قورس و گرانە. لەگەڵەوە شامە مستام کارێکی ترم هەیە کە ئەکادمیەن ئەوە ئیشێکی ترە و لە ڕووی زانستیەوە زۆری فەرقە لەگەڵ ئەم کارەیە. یعنی بە کوردیەکە ئەگەر بیڵم کورتی کەمەوە لەوەیە کە کاتەکانم زۆر دابەش کردووە ڕەنگە کاتێکی کەمترم مابێ بە ئەمەیان کە خولیای خۆمە بەو پێی کە ئەوانی تر ڕەنگە نتوانم بڵم با بوەستێ لەسرم، بەڵام خولیاکە هەر چۆنێک بێ ئەڵم ئەتوانم ساڵێ دواتر لەگەڵۆشا مەسەلەی نووسین و خوێندنەوە شت هەر ناوەستێ تەبان، بەڵام مەسلەی دەرکەوتنەکە و کتێب چاپکردنەکە و دەرکەوتنی سوشیال میدیا و تەلەڤیزیۆن و ئەمانە بێجگە لەم هۆکارانی کە باسم کرد هۆکاری تریشیە خۆت زانین لەم ساڵانەی دوایە کە هیچ دەستگا و شوێنێک کتێب چاپ ناکا بەڕاستی. ئەو کتێبانشکە چاپ کراوە بەسپاسەوە کێتی نووسەران کتێبێکیان بۆ من چاپ کردووە لە 2013. ئەو کتێبێکی تریشم ناوەندی هەرمان هەر چاپی کردووە. ئەو کتێبێکی تریشم ئەویش هەر با بڵێن ڕێکخراوێکی ناحکومی چاپی کردووە. ئەنی چاپکردنی کتێب و بڵاوبوونەوەی کتێبیش کارێکی هەروە ئاسان نییە، ئەنی و ئاشکرای خۆشتانەکە بەڕێزیشتان ئەزانن کە بەو شێوەیەکە ینی پرۆسێسێکی قورسە بەڕاستی بەتایبەتی بۆ ژنێکیش کە با بڵێن فرەخەونە و فرەکارە، ینی ناتوانێت کاتەکەی بەس بابەمە، ینی ئێستا گەر من بەس کارم ئەمە بووە ڕەنگە باشتر بمتوانایە ئەنی لە بوارەکە دەربکەوم بەو شێوەی کە جەنابتان و خەڵکیش ڕازی بکە. بەڵێ ڕاستە باشە. ئێمە زیاتر باز لە تێکستەکان دەکەین چکە من جیاوازیەک لە بینی تێکستی تۆ و تێکستی زۆربەی و خانمانە دەبینم کە لە ئێستاە دەنووسنەوەوانە پێشەوەی بینە سەر باسی تێکستەکە حەز دەکەم کۆمەڵێک تێکستان بۆ بخوێنیوە. باشە بەس لەبەرەوەی کۆمەڵێک تێکست نەبێ با تێکستێکی درێژ بخوێنینەوە بەدڵی خۆت.
بە دەستەکانم قۆپچەی کراسە سپیەکەی ژیان داخەم قژی بۆ داهێنم ئەینێرم بۆ مەکتەب ژیان لەبەر هەتاوە هەڵەخەم مێرووی بێزاری لێتەکێنم من ژنم دەتوانم زەوی لە ژێر گوڵی کراسەکەما بشارمەوە و خۆم بە دەوری خۆردا بسوڕێمەوە نیشتیمان لە لەپی دەسم بچووکترە و کاتانەی لە ژێر سەری کۆرپەکەم دایدەنێم من ژنم من ژنم مانگ لە سینەما و دەشت لە پشتم وا و شاخ لە ڕۆحما ئەستێرە لە پرچمە ڕژێت چەند جارمە کوژیت چۆنم لە ناوە بیت لە بن نایم ژیان لە مندایە ژیان جارێک وەک منداڵێکە بە گڕووگاڵ یەخەم جارێک پیاوێکی عاشقە و لێوەکانی ماجەکەم جارێک بریندارێکی جەنگە و من تیماریەکەم من ژنم ژیان لە ناوکمەوە فوارەکە من ژنم ژیان لە ناوکمەوە فوارەکە ژنم ئەتوانم سەرم یەکتە لە ناو خۆمدا بکەم بە ژن بە پیاو ژیان لە مندایە چەند جارم دەردەکەی چەند جار زیندانیم دەکەی چەند پێدەکرێ ئەتکەم بکەی ژنم من ژیانی تۆم ژنم من ژیانی تۆم لای چەبم یان ڕاست من تۆم تۆ ئەگەر ژیانی من تۆم تۆ ڕووناکیت بەهاریت سەوزاییت ئەگەر مینا و گەردانەی من تۆم من جوانیم من هەموو بوونم تۆ چیت دەستی کورتی بێ ناونیشانی بەرد فڕێ بە گوڵم بۆ بێنە ئەبم بە دایکت لایەلایەت بۆکەم چیرۆکی کچە جوانەکانت بۆ باسەکەم دەستە خەمە ناو دڵم و حرفی سوورت بۆ دۆزمەوە لە یاسمێنی خۆم بۆنت بەشەیەم واز لە کوشتنم بێنە واز لە کوشتنم بێنە ئاخر دیوتە کێ دەستباتە قورگی جوانی و لە ناوی ببات مەکەوە جەنگ لەگەڵم من ژنم هەمیشە جوانیەی باتەوە ڕووناکی سەرەکەوێ مەکەوە جەنگ لەگەڵم ئەبمە خوشک بۆ جلە پیسەکانە بۆشم لەگەڵ پانانە خۆم بە نوکتەکانە پێیەکەنم لە ناو کچانی گەڕەکە باسی مووەکانی سەرشان دەکەم پیاوەتیت ئاوەدانترەکەم من ژنم ژیانم لە دەستە کێ دیویە ژیان لە ئاوا بخینکێ باگر پسووتێ لێگەڕێ بمە خۆشەویستت منداڵی چاوجوانمان ببێ ژیان بە شەڕ تەواو نابێ بەڕق هیچت لێم دەست ناکەوێ من ژنم من ژیانم ئاخر ژیان ناخرێتە زیندان ڕیسوا ناکرێ نامرێ دەست خۆش کاروان دەست خۆش خاتون نەشمیل با لەم تێکستەی خوێنتەوە دەست پێ بکەین من تێکستۆم زۆر خوێندوتەوە بە یەکەوەش زۆر گفتوگۆمان کردووەوانە یەکێک لەو تایبەتمەندیە ناوازانەی کە لە تێکستۆ هەیە ئەوش ئەوەیە پێت ژنێتیت پێ عیب نییە من بیرمە دایکم پێ عیب نەبوو ژنە هیچ شەرمێش لەوە نەدەکرد ژنە لەزەتی لەوە دەکرد کە باڵێن کەرستە ژنانەکەی خۆی لە پێناو باشی
عائیلە و باشی دراوسێ و باشی کۆڵان و کۆمەلگا ئەوانە بەکاربێنی لەم تێکستەی تۆیە دەتەوێت بۆ بڵێ کە پیاوە کوژێ دەتەوێت بۆ بڵێ کە نایەکسانی جەندەریەکە تونند و تیژی بەرامبەر بە ژنان دەکا دەتوێت بچێ شوێنی هەموو ئەو کەسانەی خۆشی دەوێت دایکی خوشی یارەکەی ئەم تێگەیشتنە لە یەکسانی جێندەری یان ئەم تێگەیشتنە لەم گوتارێک بەرامبەر بە پیا و بەرامبەر بە پیاوێکی خراپ ئەوەمان بیردێنێتەوە کە ئەدەبی باش تەنها ئەدەبی ئەو کەسانە نییە لەسەر حەقن ئەدەبی ئەو کەسانەی لەسەر ناحەقیشن واتە کەسێک کە توندوتیژی بکە دەکرێت لە ڕێگای ئەم تێکستەیەوە ئەم تێکستی جەناوتەوە بەخۆی دابچێتەوە و بیرێک بکاتەوە کە ئەم ژنە بەس ژن نییە دۆستە خوشکە دایکە یعنی مەبەستەکەم لێرەدا چیە پیا و کە بیر لە ژنەکاتەوە بیری نەچێ بیر لە هێلارە دەکاتەوە لە بەروی 9 مانگ و 9 ڕۆژ لە ماڵێکا بووە لە زژی ژنێکا بووە کەواتە لە هێلانەی یەکەمی پیا و جەستەی ژنە ئەم عەقڵیەتی گوتاردانە بەرامبەر بۆی کە تۆ شەرمت پێ نییە ژنی و لە هەمان کاتدا ئەم گوتاردانە ئینسانیەی بەرامبەر بە پیاوێکی خراپەکار دەکەی ئەمە پێویستی بە وشیاریە پێویستە بەحسە بەهستە شعریەکەیە تۆ ئەمە لە چۆ پێیا کرد ئەتوانین بڵێن کە وشیارەکە پێش هەموو شتێکە بەڕاستی لەبەرەوەی کە تاکی کوردی لە بیدایەت کە پەروەردە ئەکرێت چ ژن چ پیا و لەسەر کۆمەڵێک بنەما گەوراکرێت کە ڕەنگە لە دوا ڕۆژە زیاتر زیانی لێبالەوەی کە ببێتە هۆی ئەوەی کە بۆ ژیان ئامادە بکرێت لەگەڵەوە شاخوت پەروەردەکردن ینی خۆت ڕابێنی لەسەرەوەی کە بەڵێ منیش مرۆڤم ینی پێش ئەوەی کە ژن بم یان پێشەوەی کە پیاو بم منیش مرۆڤێکم لەسەر ئەوە کە بۆم هەیە لە هەر بوارێک لە بوارەکانی ژیانە هەنگاو هەڵبێنم مەسەلەی کوشتنیش مەسەلەیە کە لەم ڕۆژانە ئەگەر نێربی کا بەرامبەر بەمێ ئەگەر نێبی کا بەرامبەر بە نێر ئەنی بە شێوازێک کاتوانم بڵێم تاوانبار و تاوان لێکراو هەردووکی بەڕاستی لێرەیە ئەبێتە زەحیە ئەبێتە بڵێ قوربانی ئەبێتە قوربانی لەبەرەوەی کە لە ئەساسا پەروەردەکەی بەم شێوازە هاتووە مەسەلەی شەرم نەکردن لە ژنبوونی خۆت کارێکی ئاسان نییە بەڕاستی لەناو کۆمەڵگەیە کاکە کۆمەڵگەیەکی داخراوی بم شێوازەیە کە ئەیبینی بەڵام هەرۆکوتم پێویستی بە پەروەردەکردنی خۆت هەیە و سەلماندنی خودی خۆت هەیە لەو بوارێکە کاریتیاکە یان هەروەکو دایکێکیش بێ ئەگەر تۆ لە ماڵەوە بیانی هەر ژنێکی لە هیچ شوێنێکی دنیاە تۆ هیچ کەسێکی تر تۆ نەناسێت تۆ لە ناو خێزانەکەی خۆتا پێگەی تایبەتی خۆتە هەیە پێویستەکە کە شانازی بکەی بۆی کە تۆ ژنی تو کە تۆ دایکی تو کە تۆ بەڕاستی من پێم وایە کە ئەگەر ژنان وشیار بن لەو ڕۆوە ئەتوانن کۆمەڵگا ئاراستە بکەن بەو شێوەی کە ئەیانەوە چکا بۆ لەبەرەوەی کە یەکەم هەنگاو بۆ پەروەردەکردنی مرۆڤێک لە ناو خێزانەوە دەست پێکا چێش ئەما کات خانمەکانێکن باشە ئەو لە تێکستی تۆیە دوو لایەن هەیە لە شەعری باوی ژنان کە تۆ لە هەردوو لات داوە با نمونێک بە وازحی بێنم بەشێکیان بەرەو ئیغرا چوون لە تێکستە بەرەو با بڵێن دنەدانی یان خوتوکەدانی هەستی مەکبوتی پیاوان لە ڕێگای تێکستەوە بەشێکیشیان بەرەو پەرچەکردارێکی تون چوون بەرامبەر بە پیا و بەرامبەر بە کۆمەڵگا و ئەوانە ئەوەی تۆ نە پەرچەکردارە ڕقە کوێرانەکەیە نا ئیغرایەکەشە مع العلم لەگەڵ ئەوەی کە باز لەوەش بکەم کە باز لە شتە وردە جوانەکانی پیاوی شەکەی کە وەکو ئینسانێک لەم کۆمەڵگایە لەگەڵ تۆ تەعامل ئەمە پەیوەندی بەوە هەیە کە پێشتر ئاماژەم پێیان بەڕاستی من پێشەوەی بیر بکەمەوە ژنێکم بیرەکەمەوە مرۆڤێکم لەبەرەوەی من و تۆ وەکو مرۆڤ بیر بکەینەوەڵانە زۆر کێشەمان هەبێ وەکو یەک بێ کاتێکە من ئەنووسم بیر لەوە ناکەمەوە من ژنێکم دایکێکم مامۆستایەکم ئەنی بیر لەم شتانە ناکەمەوە من مرۆڤێکم لەناو خۆما دەسەکەم بەناو خۆما ینی لەسەر کێشەکانم بنووسم لە دواترا کە لەوانەیەک لەسەر کۆمەڵێک شت من نووسینم نووسی بێ کە تایبەت بێ بژن لەوانەشە بە شێوازێک بێت کە پیاوێکیش خۆی تا ببینێتەوە چونکە وەکوتم من ئەو پەڕی هەوڵم یاوە ینی بەڕاستی هەمیشە ناڵم وەکو خەڵکی تر ئیلهامەکە هاتو نووسیم زۆر بە وریایی لەسەر ئەوە با بڵێن
ئەوەستم کە من چی ئەنووسم چی ئەڵێم لە کوا چی بەکار ئەهێنم وەکو مرۆڤێک زۆرتر تەختیەی هەموو کێشەکانەکەم و لەگەڵەوەش من ژنێکم ینی ئەگەر مرۆڤیژمم ژنێکم کۆمەڵێک هەستی ژنانە زاڵە بێ بەسەر تێکستەکەیە. باش ئێمە زیاتر باز لە جۆر و تایبەتمەندیەکانی تێکستی جەنابەت دەکەین و من لێرەوە لەو مینبەرەوە داوا لە هەموو ئەوان دەکەم کە توێژینەوە سەبارەت بە شعر دەکەن شعرەکانی خات و نەشمیل بخوێننەوە بەوردی بخوێننەوە لە بروی بەڕاستی هەم قەفزەیەکە هەم وەرچەرخانێکە هەم ئیزافەیەکی ئێجگار گرنگە لە دنیا بینی نووسین لای خانمانی ئێمە کە من پێم وایە خات و نەشمیل لە زۆربەی هەرە زۆریان جیاوازتر و لە پێشترە ئێمە قسەی زیاتر دەکەین بەڵام حەزمان لێ تێکستی ترمان بۆ بخوێنیەوە. تێکستە خوێنمەوە لەم کتێبەی کە یەکەم کتێبی شاری من بوو چاپبوو لە هیچەوانە کتێبەکە ناوی لە هیچەوەیە ئەمە با بڵێنێکەتی نووسەران چاپیان کرد هەندێک تێکستی کورتی بە ناونیشانن کە هەر تێکستێک تقریبا نتوان بڵێم ژمارەی هەیە لێرە هەوڵین بە بۆنەی موزیکەکەەوە پارچیان بکەین بۆی کە دەربکەوێت. پێشەوەی بچینە سەر شعر خوێندنەوە حەز دەکەم باز لەو کتێبە بکەین. ئازیزانم ئەمە کتێبێکە بە ناوی کەبیر لە پەتاتە دەکەمەوە تەنانەت حتا لە دانایی ناونیشانی شار سەشتێنی ئوستازەتەوە ئەم کتێبەوە بزانم سۆرانی برام هاوسری بەڕێزت بەڵێ ئەو دیزایانی بۆ کردووە بەڵێ دیزاینەکەی زۆر تایبەتە بەرگەکەی ناوەش گرافیکە هەر لەگەڵ دقێک و باڵێن گرافیکێک هەیە ئەوە کتێبەکە وەکو ناونیشانەکەی کە باسە کرد دقەکان هەژار عوسمان با بڵێن ئیدیتی کردوون لەگەڵ ئەوە بەڕاوێژ ناوەکەیمان هەڵدۆ بڕاستی هەردووکمان پێمان باش بوو کە بەو شێوەیە بێناوەکەی کە هەم پرسیار بێت ناوەکە و هەم ناوێک بێت کە باو نەبێتە وەکوتم ینی لە کتێبەکانی ترا زۆر دووبارە هەیە ینی ناونیشان عادەتەن کۆمەڵێک با بڵێن قانونی خۆی هەیە کە ئێمە لێرەیە تقریبان تێکمان شکاندووە دەستان خۆشبی کەواتە کۆمەڵێک تێکست لەوە دەخوێنینەوە تێکستی کورت کورت دواتر هەر دوای بەڕێزت کاکاروان گۆرانێکمان بۆ دەڵێ بە خۆشحاڵیەوە بەس ئەمە تقریبا ناتوانین بڵین شعرە ینی بڵین ئەمە شعرە وەک ئەوانی کە دقەکە پێشتر خوێنەوە بەڵام دقی ئەدەبیە توانم بڵم کە سوڕەی تایە کە بە شێوەیەکی بەرچاو ئەی خوێنینەوە دوای ئیتر خوێنەر و بەڵێن گوێگر خۆی بڕیار باکە چۆنە ئەمە بەڕاستی ئەمە تەجروبەیەکی جیاوازی خۆم بوو و کە پێم وایە بەس منیش تا ئێستا لەم شێوە تەجروبەیە تا ئێستا بۆ کتێب بەم شێوازە دقم خستبێتە ناو کتێبەوە بڵاوم کردبێتەوە کە ناتوانانی پۆلێنی بکەیت بڵێ ئەمانە شارن یاخود پەخشانن یاخود چیرۆکەن بڕی کە هەم ئەگەڕێتەوە هەم سوورە ئەیە و هەم ڕیتمی شعریشی هەیە لەبەرەوە با دقێ بخوێنینەوە لەمە نازانم ئەگەر زۆر درێژ زۆر کورت هەرچەندە هیچی زۆر درێژ نین بەڵام بەدڵی خۆت فەرموو ئوستاز کاروان. نهێنی من هیچ شتێک وەک نهێنی مرۆڤ لە نێو نابا شەوەکان دەڕۆن ڕۆژەکان دێن شتێک لە نێو قورگدا وەستاوە نایەت و دێت قوتیە دەیتەوە نەرمە کۆکەیەگەکەی دەستەگری بە گەروتەوە چاوت ئاوی تێزێ لێدانی ڕوڵزیاکە بە زۆر بەرگاگری بەرگە ناگری دەسووتیت نامری بریندارەبی وەرز دێ وەرزەڕوە نهێنێک لە دڵتدا هەر وەک چەقۆ خۆی تونند و توندرەکە هاوار ناکەیت تاڵەمەوەکانە بەرزە بنەوە هەناسەی سارسار دەڵەکێشی ساڵەکان دەڕۆن و دێن دەڕۆن تۆ دەستی خاڵیت هیچ ناگرێت لەش بەباریت نهێنیەک لە دەستتدایە و بە هیچ شتێک و هیچ کەسێکی ئاشکرا ناکەیت لەسەر شادەماری خۆت لە نێو سەرتدا لە خوێنی خۆت دەیشاریتەوە لە نێوت دەبا و وردە وردە شتێک نامێنێتەوە بە ناوی تۆ دەبیت بۆ نهێنیە خۆت دەشاریتەوە نیگا ناکەی پێ ناکەنی ڕق و بێگیان وەک پارچە سەهۆڵێک سارد و بێباک دەمێنیتەوە هیچ شتێک وەک نهێنی مرۆڤ لە نێو نابا تۆ نهێنی منیت
تاعون لە نێو مندا دەردێک هەیە بێ دەرمان دەردەکەم تۆیت وەک تووشبوویەکی تاعونی زەمانی جەنگی جیهانی دووەمم گرفتارم و بێچارەم ئەوەندە تێکەڵتم لە نێو خۆمدا یەک پارچە تۆ کەی تۆ کە ئەوەندە ئاسان لە نێو مندای ئاو لەسەر پشت پاڵ کەوتوم هەناسەم بە فێنکایی ژوورەکە فێنک بووە بیر لە هیچ ناکەمەوە مێشکم وەک پارچە خامێکی سپیە هەر زۆر نابە بیر لە تۆکەمەوە وەک ئەوەی دەنکەشاتوویەکی گەیی و کەوت بێتە سەر پارچە خامەکە ڕەنگێکی ئاڵ لە ناوەمدا دەپژێ تۆ وەک خۆرە مێشکمە خۆی گردوونم بە بیر لە گەورەی گردوونەکەمەوە تۆش لە نێویدا من بیر لە تۆ دەکەمەوە لەو گردوونە گەورەیەدا هەندێک جار بیر لە خۆمەکەمەوە و تۆ گردوون لە نێومدان هەموو گردوونم خۆشەوێ تۆش لە نێویدا پڕ بە دڵم تۆ بوونەوەرە دڵگیرەکەی گردوونی لای من بێکەم و کوڕیت پڕاو پڕیت لە مێشکمدای هیچ تێبینیەکم نییە لەسرت بەس گردوون کەم و کوڕە بە نمونە حەزمە کرد فیل لە جیاتی ئەو ڕەنگە ڕەساسیە دڵ کوژەشینێکی کراوە بوایە حەزمە کرد زەوی لە ئەستێرەی زیاتر نزیک وایە یەک خۆر و یەکمان کەمە با ئەستێرەی زۆرترمان ببوونایە چەند خۆشترە بوو بیرکردنەوە لە تۆ لە ژێر دارێکدا گەڵای مۆر و پەمەی بوایە چاکتر وا بوو جۆلانە لە سروشتەوە هەڵخراب وایە کاتێکیش پاڵت بنابام تا سەری سەرچوبام هەوری نارنجی و مەلی پڕدرێژم بدی بە گردوون بێکەم و کوڕی نییە ساگردونم بە ئەی پڕ لە ڕەنگ شەوی تاریک گەلە ئەستێرە ئاوی شیرین شنە بای فێنک گەر و جوانی دەنخۆش چیرۆکی لە بن نەهاتوو دڵدارەکەم دارستان و دەریا و شاخ و دەشتەکانم تۆ گردوونت هەیە منیش تۆ گردوونی تۆ Hey da 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 سردی جانا سردی کرده سید زمستانی فراق تکی دا بازاری من هو
ضربتي اگر زاری من با تو چونه بکزای که باید دل درونه بکزای که باید دل درونه اما شیرین خانم ای وی شیرین خانم اما شیرین خانم ای وی شیرین خانم من قصو لقاماکم چون كانت لوان قصو لقاماكم چون كانت لوان دەست خۆش خات و نەشمی لەو تێکستانەی خوێنتەوە هەم جێڕانەوە بوو هەم شعر بوو تێکستی ئێستا تێکستێک نییە ڕەفە بێ بڵێن ئەمە ڕەفەی کورتە چیرۆکە ئەمە ڕەفەی درامایە ئەمە ڕەفەی هەمووی کۆلێکشنە هەمووی تێکەڵاوەیە ئەم ئەزمونە بۆ زیاتر گرنگیت پێ نەدا ئەزمموی تێکەڵاوکردنی دراما بە جێڕانەوە بە کورتە چیرۆک بە دنیابینی کاک تەڵات خۆت نووسەر و شاعریت ئەزانیت کە بەڕاستی کێشەکە زۆر زۆرە بۆ چاپکردنی کتێب و خستنە بەردەستی کتێب بۆ دەرەوە ئەم تێکستانە کە لێرەیە ئەتوانم بڵێم نمونەی چەندانە تێکستێکی زۆری لەم شێوەیەن کە لە لای خۆم هەن ینی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان سپۆنسەرێک هەبێت بۆچی ینی ئێشتا لەم تەجروبەیە زۆری ترم هەیە ینی کە بیان چاپیان بکەم و بڵاویان بکەمەوانە بەڵام لەگەڵەوە کە وەکو ئاماژەم پێ من 2013 ئەو شارە کورتانم چاپ کردوانی چەندین شاری کورتی تریشم هەیە کار ئامادەی چاپن ئێشتا هەر هیچ بەرنامەیەک نییە بۆی کە لە چاپیان بم ئەگینا بەڵێ لەم بوارەیە من زۆرتر با بڵێن قاڵ بوومەتەوە زیاترم هەیە لەم جۆرە تێکستانە لەم ئەزمونە چونکە هەم خۆم پێم خۆشارۆکۆی ئاماژە و پێەیە پێم باشە لەبەرەوەی زۆر گشتگیرترە ئەنی زۆر هەستەکەم فراوانترە ئەتوانم زیاتر بە کوردیەکی قاچی لێ درێژ بکەم بە ئاسانتر ئەو سوڕەی ئەمەوێت دروستی بکەم لەوەی کە بەڕاستی وەکو خۆشت ئاشکرایە لەلات کە شاری کورد تو ئەبێ زۆر زۆر پێوەی هیلاکبی بۆی کە تو ئەگەر سوڕەیەک لە 10 دێڕا بیڵێ بە 3 دێڕ بیڵێ بەم شێوە نووسینەی کە لەم کتێبەی ئێستا چەند پارچێکم لە خوێندەوانێ ڕەنگە ئاسانتر بێ باشتر بێ و لەگەڵەوەشە شێوازێکی تازەیە ینی هەم من هاوشێوەی ئەوم لە کوردیانە دیوە بڵێ بە هیچ شێوەیەک من ژۆکو خۆم تا ئەو کاتی چاپم کردو بەڕاستی نەمبینیوە نەتوانم بڵام یەکەم کتێبە وەکو خۆم ئیتر ئەگەریش هەبوو بێ پێشتر بەرچاوی منیان تۆ نەکەوت بێ من باوەڕ ناکەم هەبوو بێ ئەوانە چکە ئەمە 35 ساڵە لەو بوارەیە ینەوەوانەوەی دەرچوبێ بینیومانە عرب هەوڵیان هەبووە عرب ئەویش بە کاریگەری تەجربەی ئەوروپی بێگومان کەوان دنیایان کراوەترە عالەمیان کراوەترە ئاسانتر خۆی قبولکردنی ئەم ڕیتمە تازانە تۆزێکیش ئاسان نییە بەڕاستیانی هەر ئێستا ئەگەرەوەی کە من ئەم کتێبە خەمە بازارەوە لەگەڵەوەی کە شعرێکی ڕیتمی کە شاعرێکی با بڵێن کە لیریک ئەنووسێ بیخاتە بازارەوە هەر زیاتر خواست لەسەرەوەی ئەوە وەکو دەق وەکو ئەدەب بەڵام ئێمە باس دەواکەین کە مێژوو دروستەکەین و ئێمە پێویستمان بەو گۆڕانکاریەیە لەبەرەوە من ئەم ڕێگایم گرتووە دەستەکانت خۆشببی تەبعاً بەڕێزت جێشەنازی ئێمەی هەم کەسایەتیت هەم دنیا بینیت هەم من خۆم وەکو شخص خۆم بە خزمتان دەزانم شەرەکەت هەم برامەوە هاوڕێمە هیوای سەرفرازی و سەلامەتی بۆ دەخوازم ئەزیزانم ئێمە بەرەبەرە دەگەینە دوای نوێزگەی بەرنامەکەمان سوپاسی بێپایانم بۆ
ئامادەبوون و گەورە بووین بە هاتنی خات و نەشمیل بەرزنجی سپاس بۆ کاکاروان و بۆ هاوڕێیانمان تا ئێمە پێش کۆتایی تێکس دەخوێنینەوە من و خوشکە ئازیزەکەم خات و نەشمیل بە یەکەوان تێکس دەخوێنینەوە تا بێگەیشتنەوەیشتر و بەرنامەیشتر خواتان لەگەڵ هەر شاد و سەرفراز بن. زۆر سپاس دەستیەوەش خۆش بێ سپاس بە بەرنامەکەتان. ئەو منداڵە کارتی مۆبایل دەفرۆشێ تینوێتی و خنکانی لە تێکستێکی بچووکدا کۆ کردوتەوە خوشکەکەی بنێشتی سەهمی لە دەستە و لەوە بچووکترە تێبگا سەردەم سەردەمی هاڕینە نەک جوین. دوێنێ شەو لە خەونمدا شەکردانەکە قسەی بۆ کردیت و شەکر لە زاریاتە خوارێ کەچی تۆر تووڕابوویت داخۆم ڕۆچی ڕووبدا گەر بزانیت ئەو هەموو ساڵت درۆم کردووە. ئای چەندە بێسوود بوو خەباتت ئینسان فەرموو بەردیش هەژار و دەوڵەمەندی هەیە هەندێکیان دەبنە چێری قەبر و هەندێکیان دەبن بە مانگ. کتێبەکاڵێت ژێر پێیژن زەوی ئاوی شیرین و گوڵ و ژیانە پیاویش لەوێ سەرۆکی شارەوانیە. نالی لە سەدەی 19دا غەزەلێک دەهاوێ لە سەدەی 21دا بەرتۆ دەکەوێ تۆ حەبیبە بە خزمایەتێکی جوانی دەگەنەوە یەک من و نالیش وەک ئەوەیە دڵۆپێک نەوت بخەیتە کووپێک شیرەوە. پیازیش توونە دڵی ڕەقە وەکو تۆ لانی کەم دەم خەیتە گریان. ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم.